وفد باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا طبعاً دوای ئەوەی دێکە هەندێک کێشە دروستبووی لە بینی هەرێمی کوردستان و بەغدا دوێنێ چەند کۆبنەوەکمان کرد ئەو ڕۆژ لە کۆبنەوەمان لەگە فەخامەتی سەرۆک کۆمار تاکیدمان لەوەی کردەوە کە سەرۆک کۆمار وەکو پارێزەری دەستور پێویستە هەموو ئەو مافانەی کە دەستور لە دەستور تەثبیت کرا بە حەقی هەرێمی کوردستان وەکو قوارەیەک سیاسی دانپێدراو لە عێراقدا پێویستە سەرۆکی کۆمار دەسەڵاتی خۆی بەکاربێنی و جەنابیان بەڵێنی پێدان کە پشتگیریتەوە ئەمامکە لە دواییدا کۆبنەوەمان لەگە بەڕێستور عەبدولمەهدی کرد ئەویش تاکیدی کردەوە کە لەگەر ستافەکەی تانیمان قەناعەتێکی وازحیان پێ بکەین کە ئەو مادانەی لە قانونی موازنەی 2019 لە دەستور تەثبیت کرایە ئەما بە شایستە و بە حەق خۆمان دەزانین ئەو بڕەپارەی کە لەماندانرایە وەریگرین کۆبنەوەمان لەگەڵ ئەمانەی عامی مەجلیسی وزەرا بۆ چارەسەرکردنی قەزیە فەنیەکانی قانونی موازنە و لێکەوتەکانی قانونی موازنە و چۆنیەتی دۆزینەوەی ڕێو شوێنی قانونی و فەنی کە چارەسەری ئەم کێشانە بکا و مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکا و شایستەدارایەکانیان دابین بکە کۆبوونەوەکانمان بەردەوامە بێ ئەم ڕۆگەیشتینە کۆمەڵێک ڕاستپاردا ئەم ڕاستپاردانە بەرزەکرێتەوە بۆ جەنابی سەرۆک وەزیران و تا سبەی کۆبوونەوەکان بەردەوامە بێ و ئێمە بە هیواین کە کۆبوونەوەکانی سبەیمان باش بێەوە لە بەرژەوەندی هەموو لایەک بێت. پێشوازیمان لە برایانمان لە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کرد و لە کۆبوونەوەیەکدا گفتوگۆمان سەبارەت بە زۆر پرسی پەیوەست بەلایەنی کارگێڕی و دارایی کرد. ئەم کۆبوونەوانە تاوکاری کۆبوونەوەکانی پێشووتریان بوو لەگەڵ برایان لە ئەنجومەنی وزە. کۆبوونەوەکان زۆر ئەرێنی بوون و هەردوولا تێگەشتنیان هەبوو لە هەموو پرسەکان. بەڵام ئێستا کێشەی دارایی هەیە بۆ بەغدا و بۆ هەرێمیش کە پێویستیان بە چارەسەرە. ئەم چارەسەرانەش بە هاوکاری و هەمانجی لەپسراوانی هاوباش لە نێوان هەموو لایەنەکان لە پارێزگاکان و لە بەغدا و هەروەها لە هەرێمیشێ بە هەمبەستی دۆزینەوەی چارەسەرەکان بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە ئاڵۆزە. بەداخەوە ئێستا عێراق بەدەست کێشەی نەخۆشی و ئابووریەوە دەناڵێنێت. ئێمە و هەرێم تا ئاستێکی باش گەیشتونەتە ڕێکەوتن کە ئەمە لە سەرەتاکانی و لێکتێگەیشتنی باشەیە لەلایەنی ئیداری و یاساییدا ئەوەی ئێستا ماوەتەوە تەنها ڕێوشوێنە هونەرەکانە کە هیوادارین لە زووترین کاتدا ڕێوشوێن دیاری بکرێن.